بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنمەیەدا باز لە چەند پرسێکی گرنگ سەبارەت بە هەڵوێست و بۆچوونی کۆمەڵی دادگەری دەکەین لەبارەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان پەیوەندیە سیاسەکانی کۆمەڵ و داهاتووی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان هەروە شێوازی بەژاریکردنی کورد لە بەغدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داهاتووی دۆخی عێراق داهاتووی دۆخی ناوچەکە ئەم پرسانە قسەیان لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان. کاک محەممەد بەخێر بێ سوپاسیان بدەبوو. سوپاس دەکەم. ئەگە سەرەتا لە پەیوەندی سیاسەکانی کۆمەڵی دادگەریەوە دەست پێ بکەین ئەو ماوەیە جوڵەی سیاسیتان هەیە سەردانی چەند لایەنێکتان کردبوو ئامانجەکە چییە بەنیازی چین بۆ دۆخی هەرێمی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن ئاخوا سوپاسیان بدەبوون دەکەین. سەرکەوتوون ئینشاءالله کۆمەڵی دادگەری کۆنگرەی بەست و دوای کۆنگرە خەریکی تەشکیلات بوو و هەڵبژاردنەکانی عێراقی بەسەرداهات بڕیاری وا بوو کە دوای ئەم تەشکیلاتی کۆمەڵ وەرگانەکانی کۆمەڵی دادگەری هەنگاو بنێ سەردانی لایەنە سیاسیەکان بکە بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە. ئەمە بڕیارێکی پێشی مەکتەبی سیاسی و سەرۆکی کۆمەڵی دادگەریەوە بۆیە وەفدی کۆمەڵی دادگەری هەم پارتی بینیوە هەم یەکێتی بینیوە و ئینشاڵڵا دوای جەژنیش چەند لایەنێکی تری ئۆپۆزیسیۆنە بینی. دەنەویست پەیوەندیەکانتان لەگەڵ هەموو لایەنەکان ئاسایی بێ دەسەڵات ئۆپۆزیسیۆن هەموو پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان؟ کۆمەڵی دادگەری شوناسی خۆی هەیە کاک عەبدولحەکیم بە شوناسێک و ناسراوە. کۆمەڵی دادگەری هاوسەنگی علاقاتی لەگەڵ هەموو لایەنەکان ڕادەگرێت. کۆمەڵی دادگەری بە هاوسەنگی دەڕوانێتە لایەنەکان لە کوێشتی خراپ بێ بە خراپ هەڵیە سەنگێنێ و بەیانیەکە هەر شتێکی چاکیش بێ بە چاک لە قەڵەمی داوە. ینی لە ئەوجی قووەت و هێزی ئۆپۆزیسیۆنە ئەمە شوناسی کۆمەڵی دادگەری بووە. ئێستش جۆری پەیوەندی و جۆری قسەکردن لەگەڵ لایەنی دەسەڵاتە جیاوازە لەوگەڵ تۆ بەیانی لەگەڵ لایەنێکی ئۆپۆزیسیۆنەکە قساکەی لەگەڵ ئۆپۆزیسیۆنە کاری هاوبەشت زیاتر هەیە وەکو دەبینی لە بەغدا هەڵوێست کۆمەڵیەک گرتووە. بەڵام لە کوردستان کۆمەڵ قەت خاوەنەوە بڕیارە نەبووە بڵێ من بۆ نمونە دابڕێم پەیوەندی بە کەسەوە ناکەم وانە هاوسەنگ ڕای گرتووە نە تێپەڕاندووە لە هەندێک قسەکردن کە دوایی پێچەوانە بکاتەوە و خەڵکی لە بەرچاوی بێ بە هاوسەنگی خۆی هێناوێتی و لەو ڕۆوە ئێمە فعلەن پێمان وا بووە کە جۆرێ لە پەرەپێدان بە پەیوەندیەکانمان جۆرێ لە ڕێخستنەوە بە پەیوەندیەکانمان و جۆرێ لە گەیاندنی پەیامی کۆمەڵی دادگەری و سەرۆکی کۆمەڵی دادگەری بە لایەنە سیاسیەکە. باش بەزەم سەردانی لایەنەکانی دەسەڵات وانەکەت کۆمەڵ لە هەڵوێستەکانی خۆی پەشیمان بێتەوە لە ڕابردوو چکە کۆمەڵ لە ڕابردوو واناسراوە هێزێک بۆ سەرڕاست بووە هێزێکی بووە لەگەڵ ئەو لایەنەی کاوپەیمانەتی بۆ تا کۆتایی ڕۆژتووە. ئەمە بۆ ئێستا بۆ داهاتووش هەروایە سازش ناکە گەر پەیوەندی ئاسایی بێتەوە. کاک حەکیم جا کاتی خۆی ئێمە خۆتانزان ئۆپۆزیسیۆنی شەقام بوو وانە لە ناو هەرێمدا لە شەقام بوو و ڕێپێوانی ڕێکە خستوانی ئەوایانە ئێستا پێم وایە ئەو جۆرە ئۆپۆزیسیۆنە بە ئۆپۆزیسیۆنی شەقام نەماوە. کۆمەڵ لە پەرلەمان بوو ئۆپۆزیسیۆنێک دەرفەتێک هەبوو بۆ ئۆپۆزیسیۆن بوون ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی پێڵێن. ئێستا کۆمەڵ کە بایکۆتی پەرلەمانی کردووە لەوێش ینی ئەو مەجالە نییە کە کۆمەڵ تێدا کۆمەڵ ماوەتەوە وەکو ڕێکخراوەکانی وەکو حزبێک وەکو ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆن بێ و لە بەغدا کە هەی ئەو باس کراوە مەگە کارێکی هاوبەشمان هەیە لەگەڵ لایەنەکان. بەڵام ئەگەر بە ئەدەبیاتی کۆمەڵی دادگەریا بچیتەوە کۆمەڵ لەو لایەنە نییە بە شەو لەگەڵ دەسەڵاتە دانشێەوە بە ڕۆژ جنێوی پێ بدە. ئەسڵەن لە ئەدەبیاتی ئێمە جنێودان نیە و پێم وایە ئەم کلوتوری جنێودانە کە سەرانی هەندێک لە حزبەکان بەڕاستی بۆ خوارەوەیان و هەندێک لە حزبەکانی دەسەڵاتدار موچەیان بڕیوەتەوە بۆ جنێودەران ئەمە
کلوتورێکە زۆر زەرەری لە نەسیجی کۆمەڵایەتی کوردیمان داوە و تا ڕادەیەک کاریگەری لەسەر بڕیاری سیاسی حزبەکان دروست کردووە. ئەمانە ینی کۆمەڵ وەکو باسم کرد بە هاوسەنگ هێناوێتی و لە ئەوجی معارەزەی 2011 و 2012 تا 1970 کۆمەڵ هەر لەگەڵ لایەنی دەسەڵاتە دانیشتووە و کۆبوونەوە دروست بووە و ئەو کاتیش ئێمە و یەکگرت و گۆڕان هەر لەگەڵ دەسەڵاتە دانیشتین و لە بەغدا پێکەشۆ لەگەڵ دەسەڵاتە لە ژنێ هاوبەشمانە بووە. هیچ شتێکی پێچەوانەمان نەکردووە لەسەر حسابی هەڵوێست ناوێ بۆ قۆناغی داهاتوە واسایکردنەوەی پەیوەندی لەگەڵ هەر قۆناغە و هەر قۆناغ و هەڵوێستێکی خۆی ئەوێت چی سەرمە بۆ نمونە لە بەغدا چەپڵەمان خۆ بۆ یەکێتی پارتی لێ نەداوە نیە چیمان کردووە وەسەڵ لە کوردستان چی هەیە پێمان وتون بۆ نمونە باس لە کارەکردنەوەی پەرلەمانەکرێ وانە بە پارتی بە یەکێتیمان وتووە ئێمە لە پەرلەمانین لەو هاوکێشەیە بە دەرێ بۆ کارەکردنەوەی بۆی ینی ئیتر زۆر لە پروپاگەندەکان کاکرێ ئەمە چوون و لەگەڵ ئەفلانە لایەن و یان بۆی پۆستێکیانە دەنیە و پارلەمان کاراکەنەوە ئەوە هیچ ینی ئەوە هیچ وانێ باش باز لە هەڵبژاردن نەکرێ پێمان وتون داواکردنی هەڵبژاردننی ئێمە لە داواکردنی هەڵبژاردننی ئێوە وەکو لایەنێکی دەسەڵات جیاوازە ئێمە دوای کۆنگرە ساڵێک پێش ئێستا لە ناو کۆنگریا لە وتاری سیاسیدا مامۆستا عەلی باپیر داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانی کرد. ئێمە لەگەڵ هەڵبژاردنێکین کۆی هەرێمی کوردستان لەسەر ئیتفاق بکە نەک زۆنێک هەڵبژاردن بکە و لە زۆنێکی کرد نەبێ بۆی موقفەکانی ئێمە ڕوونە بەڕاستیش موقفێکمان نییە بڵێ وەڵا لایەنێکی دەسەڵات یان دەسەڵات ئیشی پێی بێ باش بەس کۆمەڵ دەست پێش خەر بووە بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکان یاخود ئێستا بۆ نمونە ئێوە سەردانی پارتیتان کرد بە لەوەش پارتی ئایا سەردانی هەبووە بۆ لای ئێوە هەمان شێوەیەکی ئێوە سەردانتان ئێمە لە هەڵبژاردنەکانی عێراق و لە هەڵمەتی هەڵبژاردنەوە ساردیەک لە نێوان پارتی و کۆمەڵ دروست بووە ڕاستی حەقیقەتێکە و زانراوە بە سوپاسەوە پارتی دیموکراتی کوردستان ینی چەندین جار وەفدی ناردووە بۆ لای مامۆستا عەلی باپیر بە تایبەت هەر جارە بۆ دۆخی هەندێک جار وەکو ڕاوێژ هەندێک جار بۆ بابەتێکی دیاریکراو بووە ئێمەش بۆ وەڵامدانەوە بەڵێ ئێوەش بۆ وەڵامدانەوەی ئەو سەردانانە ئێمەش پێشتر وەکو مەکتەبی سیاسی کە بڕیارمان داوە هەر لایەنە کرد و لایەنی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیش بەسەر سەردانیان بکەیت خۆی پارتی لێ بەدەر ناکەینەوە نیە شەڕی ئەمریکا و دۆخی ئەمنی هەرێم ئەویش ئەم دیدارانەی ئێمە کۆمەڵە داخست دۆخی ئەمنی بە تایبەت برادرانێکی توی پارتی خۆیان زۆرە پاراست لە قەزەی درۆن و ئەوانە بۆیە ئەم دیدارانەی ئێمە لەوێ نەختێ دوا کەوتوبێ بەس بە بەرنامە بووە و پێشتریش هەمی یەکێتی نیشتیمانی پەیوەندی لەگەڵدانە بڕوین و وەفدی ناردووە وەفدیان وەلای مامۆستا عەلی باپیر ناردووە و دیدار هەبووە و هەم پارتی دیموکراتی پێش ئەو سەردانی ئێوە هەم پارتی وەڵاتە لای ئێوە هەم یەکێتیش لەسەر دۆخی کوردستان ناوچەکەەوە بکاتوە باش بەس لە هەندێک خەڵک ڕخنە دەگرێت بۆ نمونە دەڵێ کاری ئۆپۆزیسیۆن نیە بۆ نمونە دەست پێش خەریب بکە بۆ بینی پارتی ویکێتی مەبەستیانەوەی یەکگرتوویان دەڵێن کاری ئۆپۆزیسیۆن نیە لەگەڵ دەسەڵات کۆبێتەوە ئێوە لەو بارەیەوە ئێمە شوناسی خۆمانمانە بۆ باسم کرد کاک عەبدولحەکیم خەڵکی خۆمان خەڵکی کۆمەڵ دەبێت پێش هەموو کەس بزانێ باش بۆ ئێمە پێداچوونەوەمان بە کاروباری خۆمانە کردووە ئەو پۆزیسیۆنین بەو مەفهومە شەرعیە کوردەواریەی خۆمان ینی بە حەقیقەت بۆ نمونە ینی ئێستا بە ناوی سۆشیال میدیا بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بێ بە ناوی دەسەڵاتەوە وەکو باسم کرد کولتورێکی جنێودان و تەشهیرکردن بە خەڵکۆمانە ئەمە نابێ لە ئەندام و کەوادری ئەمە بوەشێتەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان نین وانە کە نین ئەمە ساحەیەکی ئۆپۆزیسیۆنی تۆ تووشی فەراغ و ئەوە دەبێت سێەم هیچ بڕیارێکمان نیە ئادەی من هەر لە کۆمەڵا بوو لەوتی کۆمەڵ دروستکراوە بڕیارێکم بۆ بێنە بڕیارێکە وەڵا ئێمە بەلای دەسەڵاتان ناچین بەلای لایەنی دەسەڵاتان ناچین چوین قسەی خۆمانمان پێوتون ئەو قسانە دوو فەقەرەی لەوەی کە باسم بۆ کردی کاراکردنەوەی پەرلەمان لەگەڵ هەڵبژاردنەوەی
پەرلەمانی کوردستان قسەمان کردووە و لەوێژدا خاڵێکی سەرەکی تر ئەوەی ئۆپۆزیسیۆن و شەقامی ئۆپۆزیسیۆنی ئێمە گەیاندومانە کە فەرموون لەگەڵ یەکە دەست و پەنجە نەرم بکەن بۆ خۆتان لە کوردستان و لە بەغدا تەنها لەبەر خاتر بژێوی خەڵک و دابینکردنی موچەی خەڵکی کوردستان ڕەخنەیشمان لێگرتوون هەندێک ڕەخنە وا فێرین وەکو کۆمەڵ لەگەڵ خۆیان نایگرین نەک بێن مزایدەی سیاسی پێوە بکەین ئەو چاواشەکردنی خەڵکی کوردستان زۆر ناشرینە ینی بەڕاستی ینی خەڵک دەبێ وشار بێتەوە کێ هەڵیە خەڵەتێنێ دیار بێ بۆی هەیشە بەناو ئۆپۆزیسیۆنەوە خەڵک چاواشەکە دەبێ خەڵک وریا بێت من لایەنێکی معەیەن ناڵێم باش لەناو هەموو لایەنەکان لەوێ هەبێ لایەن بۆ خۆی خەڵک چاواشەکە هەیشە لەناو لایەنەکانە خەڵک چاواشەکە بۆ بەرژەوەندی خۆی نەک بەرژەوەندی گشتی باش بەس وەکو دیدگای کۆمەڵی دادگەری هەم بۆ کارەکردنەوەی پەرلەمان هەم بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن جیاواز هەم لە دیدگای لایەنەکانی ئۆپۆزیسیۆنم دەستەڵاتیش من نازانم پۆزیسیۆنمان نەبینیوە بەڕاستی نازانم دیدگایەوان چییە بۆ نمونە کارەکردنەوەی پەرلەمان من نازانم تا ئێستا بە ڕسمی دیدگای بۆ نمونە هەڵوێست چییە دیدگای نەوەی نوێ چییە دیدگای ینی بۆ نمونە یەکگرتوو چییەوە نییە منەوەنە لەو دوو سەردانە تێگەیشتوم احتیمال زۆرە دوای جەژن پارتیوێکێتی کۆب بنەوە ینی تەسەوەرم وایە لە قسەیان وا تێگەیشتوم احتیمالەیە کۆب بنەوە پێکەوە ئەمما مەسەلەن بێتە سەر کارەکردنی پەرلەمان ئەم مەسەلەن پەرلەمانتارکڕین هەیە ئەمانە بەڵێ ئەمانە هەیە بەس پێم وایە ئەوش بەرەو خاوبوونەوە چێ احتیمالە بۆ خۆیانێکی و پارتی قسە هەبێت لە بینیانە ئەو وەزعی لە بەغدا هەیە بۆ نمونە دۆخێکی خراپ لە بەغدا هەیەوە نییە پارتی بەجیاوێکێتی بەجیاو مثلا هەوڵدان بۆی دە کورسی معارەزە هەیە بێ بەش بێ لە حکومەت ئەوانە هەمووی کوردی پەرتەوازە کردووە لە بەغدا بەڕاستی ئەمەیەکی لەو خاڵانەی کە تاکیدمان لەسەر کردووە کە هۆڵ بدرێت لە بەغدا جۆرێ لە پێکەوە بوون بۆ بەرژەوەندی خەڵک من دایم بەڵێن ئێمە بۆ بەرژەوەندی خەڵک زای چۆنە کاک حەکیم ئێمە بەڕاستی بە خۆیان مانوتووە ینی گیرمان خواردووە بەدەستەمانەوە ئیبتیلا بووینە بەدەست برادران یەکێتی و پارتیەوە وانە شەڕەکەی خۆەوە ملەت و جەماوەر و هەموو لای زەرەرەکە بەو دیموکراسیەتەی کە باسیەکەنەیکەن پڕی لە تەزویرە و هەر جاری لە وڵاتێکەوە و لەم دوایانەژە لە بەغداوە یاری بە ژمارەی دەنگدەر و دەنگدان و حتا دەنگی نێوان کاندیدی یەک لایەنیشە کراوە ئەخۆ ئێمە بەڵگەمان هەیە بەڵام دێشت لە کاتی خۆی ئەوترێ وە سەبەبەکەی چییە کۆمەڵ بەر کەمکردنەوەی دەنگ و کورسی کەوتووە لەبەر چی ئەمانە هەمووی ئەسبابی خۆی هەیە بەڵێ خاڵی یەکەم دەبێ ئێمە خۆمان تەماشای خۆمان بکەین و لایەنە لاوازەکانی خۆمان ببینین بەڵام دوای ئەوە کە تۆ چوین وەفد بووینە چوویتە بەغدا و خەڵکمان بینیوە و حتا کاک حەکیم با جارێ شتێک بە جۆرە لە ناتوان بە ئاشکرا بیڵێم من لە هەڵبژاردننی کوردستان چوین جۆرێ لە ئیتفاق کرابوو کورسی زیاو بۆم کرابوو بۆی لەگەڵ ئەم بێ هەنی جۆرێ لە تەنسیقات کرابوو دوایی لە کورسانە نەتیجەی نەبوو لە بەغا نەتیجەکەی هاتەدی هۆ ڕۆژگارێک لەوەی خۆیان ئەوانەی بەغدا بۆ خۆیانەوە سرارانە بڵاوکەنەوە چۆن کورسی ئەمیان کەم کردو چۆن کورسی ئەویان زیاد کردو بۆچی ئەوی کۆمەڵ کەم کراوە ئێمە بۆ کارەکەمان بە تەنها شخصی مامۆستا عەلی باپیر و تۆ ناتوان ناشکرای ناتوانین باشە بەس ئەو ئێستا ئێوە شێوازی ئەگەر هەڵبژاردن دووبارە بکرێتەوە ئێوە لەگەڵەوە دانوەکو خۆتان ئەم پەرلەمانە کە ناسن ناوی کارا بکرێتەوە یان ئەم قۆناغە بە زەرو دەزان کاڵبژاردن دووبارە بکرێتەوە پەرلەمان کاران نەکرێتەوە کاک حەکیم ئێمە باسمان کردە هەڵبژاردن مامۆستا عەلی باپیر باسی کردووە کە دووبارە کرێتەوە وانە باش هەڵبژاردن ینی قسەی سەرۆکی کۆمەڵی دادگەری چەسپا کە سەر پێ ناگرێ وانە سەر پێ ناکەوێ وایەن وتە 2 ساڵە نزیکی 2 ساڵ بەڵێ
8 ملیۆن دینار وەرەگرن و لە ماڵی خۆیان و چیان بۆ ملت کردووە دامانی پەرلەمان کارایەکەنەوە بە بۆ خۆیان بیکەنەوە ئێمە تێدانین ئەخۆیمە بۆ خۆیان کارایەکەنەوە لایەنەکان و حکوومەت پێکەێنین ئەمە چیستە نەگۆڕن حکوومەت لەسنە پەرلەمان چی علاقەیەکمان هەیە تا ئەم دقیق قسە لەگەڵ تۆکەم بەڵێ و پێشم وایە هیچ کارێکیش نییە بۆی ئەوە بکرێت ئەمە بەڵێ بۆ شێوازی هەڵبژاردنەکە هەڵبژاردنەکان کام ئەگەر بە نزیکەوەی پەرلەمان حەکیم ئێمە ئەڵێن سەرۆکی کۆمەڵ پێش ساڵێ داوای دووبارەی کردنەوە هەڵبژاردننی کردو ئێستا باسی هەڵبژاردنەکان فشارە لەسەر یەکتر وەرەقەیەکی فشارە بۆ گفتوگۆ و ئەوانە خۆی سەر هەڵبژاردن نەبووتە ئەمری واقع بەچی کۆمیسیۆنێک هەڵبژاردنەکەی وەنیە هەڵبژاردن بە چی یاسایەکەکەی خۆ پەرلەمان نییە تا هەڵبژاردن بکەی خۆ پەرلەمان نییە کاکە بە نابێت پەرلەمان کۆ بێتەوە کۆمیسیۆنەکە زیندوو کاتەوە و یاساکە پێداچوونەوەی بکە وانە ئەم باسی هەڵبژاردنە باسێکە خراوتە بازاڕەوە بۆ گەرمکردنی بازارگەران هیچ لە ئارادا نیە پێتان وایە هەم پارتی بەجددی نییە هەم بڵێن یەکێتیش بازەکوێ لەگەڵی دانەبێ نەوەی نوێ لەگەڵ دانەبێت لە بەرەوەی کورسەکانیان کەم کار وەکو دیارە ئێستا زای چۆنە ئێستا جۆرێک لە کارەکردنەوەی پەرلەمان هەیە کە لایەنێک ئێنێ زۆرینە دروست کات و حکوومەتی زۆرینەوە ئەمە ئێمەش پێمانوتون توان ئێمە لەگەڵ ئەوە نین هیچ هەنگاوێ بنرێ کوردستان دوویدارەیەکەی بە وازەحی و ڕاش هەیە دوویدارەی هەیە باش بەزی تر بەڕەسمی بێتە دوویدارە ینی چونکە ئێستا دوو پێشمەرگەیە دوو ئاساژەیە دوو زانیاری هەیە دوو مالی هەیە دوو هەمووی هەیە بەس دوو حکوومەتی بەناو نییە ئەگەر حکوومەتی ئێرش حکوومەتی ئێوش جارێکی لە شوێنی خۆی دەسەڵاتیە بەڵام بەڕەسمی ببێتە دوو ئیدارەی دوو حکوومەتی نەک ئێمە قونسوڵەتەکانش ڕەفزیانە زلێزەکانش ڕەفزیان ئەوەی کە بەڕێزت تێبینی دەکەی ئێستا هەوڵ هەیە بێکەوە کارایکەنێم بۆ منە پارتی هەوڵدا بە زۆرینە پەرلەمان کارە بکاتەوە هیچ لایەکشان ئەوەی من بیستومە کە هەوڵێکی پارتیە بۆ بەس بە هەوڵێکی احتیمالە گۆڕانکاری لە کرابێ مەرجنیە ئێستا پارتی کۆڕ بێ لەسەرەوەی کە کارەکردنەوەی پەرلەمان ببێ احتیمالەویش بەرچاوڕۆشنێکی پێدرابێ کە پێکۆ بیکەن باشترە وانە چکە ئەوە سەرکێشە بۆ دووجارەیی پێچی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا ئەمانش پیان وتە بێتن کە دوویدارەی مەسەڵەن لەوەی قونسوڵەکانمان بۆ ئەڵێم احتیمالە ناڵێم وایە بەس احتیمال زۆرە ینی ئەحراجیەکیش بۆ دۆستەکانی کورد دروست ببێت باش بەس لە بەرامبەریشە باز لە هەوڵێکی کێتیش دەکرێت بۆی ئەم پرسە بچێتە دادگای فیدراڵی ئەوەش هەردووکیان هەردووخەکە پێ بە زۆرینە کاراکردنەوە پێم وایە هەردوولایەن لەگەڵێکا کۆبنەوە و دەست و پەنجە نەرمکەن شت بردنە دادگای فیدراڵی جارێ پارتیە ناوێ دادگای فیدراڵی چۆ پارتی دژی هەموو شتێک بۆ ببرێتە دادگای فیدراڵی وانە ئەی چۆن پارتلەمان کە مەسەڵەن تەجوید کرا و بڕیاری دادگای فیدراڵی یان کۆمیسیۆن یان ئەوانەی کە و بڕیارانەی دەرچوون پارتی هەمووی دژی بووە ینی لە کولتوری پارتی نێشت بێتە دادگای فیدراڵی ئەوە دەبێت نەیبە پێم وایە یەکێتیش ئیشێکی وای نەکا کە هەرێم لاوااستر بێ لە بەغدا لاوەستر بێ بەڵێ باش هەموویان تاکید لەسەرەوەکەن کە ئێستا هەرێم لاوازە لە بەغدا ینی ئەمە یەکێتی و پارتیش هەروە باسییان کردووە ئەوەندە هەیە مەسەلەن یەکێتی باس لەوە کە عیلاقاتی بەهێز کردووە لە بەغدا ئێستا پارتیش شوتە سەر ڕێچکەکەی وانە چ لەگەڵ بەغدا بە قۆتێکە بەڵام هەردووگیان لەگەڵێکە هیچ جوڵەیەکیان نییە وانە ئەوە شتێکی خراپ ئەو هەر خراپیشە بۆ لای شیعەکان تۆ نوێنەرە چتە بەغدا هەموو لا ئەگەڕێی مەسەلەن بۆ نمونە بەرپرسە کوردەکەیان لایەنە کوردەکە نابینی ئەوە شتێکی باش نیە باش بەس بۆ بەغدا ئێوە دەلایەنەکەی چۆکارێک سێ لایەنەکە کە دەکورسی بوون هیچ چۆکارێکتان دەست کەوت بۆ بێ بەشکران ئایا پارتیویکێتیەوە کار بوو بەشکران لە پۆست کاکە حەکیمگیان من ئەوەی بینیومە تا ئێستا کەی ینی حتا گۆڕان من لە ئیتفاقەکە بووینە و هەموو کورد بەیەکەوە ئەو وەزارەتە وەرگیراوە ینی لایەنێکم پێ بڵێ بەدەر لە
بەدەر لێ ینی یەکێتی و پارتیان بەیەک و تۆ شتێکت بەرکەوتووە یان بە تەنها بەرت نەکەوت ئێسێمە دوو جار وەزیری دەوڵەما وەرگرتووە کە تیمی کورد بەیەکەوە بووین هەموو لایەنەکان بەڵێ ئێستەیش مەسەلەن تۆ لایەنە ئێستا وەزارەتی وەرگرتووە بە پشتی لایەنی دەسەڵات وەریگرتووە ئەی بۆیە ینی بەداخەوە شیعەیش تەعامل لەگەڵ یەکێتی و پارتیەکەن ئەگەر ناوا باش بوو وا چاک بوو کە ئەو هەموو ڕێژە دەنگە و ئەو دەکورسێش بخوێننەوە ئەوەی گەلا بۆ تۆ کە ئێوە بەژارنەکەن یاخودەگەری پۆستی تریژ وەرگن جگە لە وەزیر لە بەغدای ئەوە ماوەتەوە بۆ گفتوگەکانی داهاتوو بۆ گریمانەکانی داهاتوو ئەوە ینی بڵێن یارەوەکو کۆمەڵ کە بڕیاردراوە و سێلایەنە پێکەوە بن گەرچی تا ئێستا من بۆ جەماوەری بۆ کۆمەڵی دادگەری کە تا ئێستا ڕێککەوت ناوێکی نووسرا خۆ لە بێنی ئەو سێلایەنیان نییە هاوپەیمانێتەکە نووسراوە التزامێکی ئەخلاقی هەیە التزامێکی ئەخلاقی هەیە و ئێمەش کاک حەکیم لەگەڵ ئۆپۆزیۆنەوە ڕاهاتوین من لێرەشەوە ینی بۆ دوولایەنەی ئۆپۆزیۆن ئەمە لەگەڵ گۆڕانە 24 کورسی بوون دەمێکیش 25 بوون وانە حەقەتەن ینی هەر سەرەتا لەگەڵیانە پێمانوتت وتوان ئێمە حزبێ سیاسین و حزبێ سیاسین یەکگرتوش حزبێکی سیاسیە بە هاوتەریب پێکەوە بین ئەگەر وادیان لەگەڵمانە 24 کورسین ئێمە 6 کورسین خواتان لەگەڵ ئەو سەرمی کاگنەوشی بەڵێ ئێستێ ژێمە لە بەغدا یەک کورسین 4 کورسی بە 5 کورسی ئەو تەبان هەروە بووە من چکە جۆرە لە ئینسجام هەیە لە نێوان پەرلەمانتاری ئێمە و برایانی هەڵوێست و برایانی یەکگرتووی ئیسلامی بەس من خواستم وایە ئەخوازم بگاتەوەی کەوا جۆرە لە ڕێکەوتنی نووسراوە هەبێ نووسراوە هەبێ بەڵێ چکە کۆمەڵی دادگەری ئێمە بە پارتیوێک کێتیشمانوت احتیمالە لە ڕوویەکۆ خەڵکی ئێستا تعلیق لەم قسەی من بدا بەڵام کۆمەڵ شوناسی خۆی هەیە باش کۆمەڵ یەکی لەو حزبانەیە بە ژمارەی زۆری پەرلەمانتار و کەمی هەر کۆمەڵ ئەمێنێتەوە چکە حزبێکی ڕێخستنی هەیە 700 شەهیدی هەیە وانە ئەنی بۆ هەڵبژاردن جاروای تۆ شتێک پێکەری بۆ هەڵبژاردن ئەگەنە هەڵبژاردن هەڵەوەشێنەوە ینی نامێنن وانە بۆی هەندی حزبمان بینی مەسەلەن پەرلەمانتاران یان هەموو نەماون نامێنن بڵێن لە جارانی پێشوو لە خولەکانی پێشوو یان کەم بوونەتەوە باش بەس بۆ دەڵێن لە بەغدا و هەماهەنگی هەیە لە نێوان ئۆپۆزیسیۆن بۆ لە سەراستی کوردستان ئەو هەماهەنگیە نابێنرێ نیوازەکرەوەی بەغدا باشترە آخر لێرە هیچ نییە لێرە پەرلەمان نییە تا تۆ بەیەکۆبی پەرلەمانتاریان ئێمە نین ماموەکو حزبی سیاسی وەکو حزبی سیاسی ئەوە تا ئێمە بڕیارمانداوە کە سەرداریان بکەین سەردانی ویلایەنان دەکەن باش لەسەر و هەمویانەوە هەڵێس و یەکگرتوو باش سەبارەت بە پێکەنانی حکوومەت ئەگەر حکوومەتی هەرێن پێک بهێندێ ئێستا پەیمانەتێکیش کرا بوو لە بینینەوەی نوێ یەکێتی زۆر جار سەرۆکینەوەی نوێ ڕخنەی لێوە دەگرت لەلایەنەکانی تر بۆ نایەنوەرن بابەیەکەوە شتێک بکەین و حکوومەت پێک بهێنین ئەوە لە پێناوی خەڵکە و هەچەندەی بڵێ نەچوونە پەرلەمانیش سەرنجتان چی بوو تا و ماوانەی ئەو جوابەیە کاتی خۆی داومان کە ئەو قسەیە کرد پێمان و دێمە لە پەرلەمانی لە حکوومەت نابێت ئەوە من بڵێ ئەو داوایەوەیە کرد کە سێ پەرلەمانتارەکەی کۆمەڵیش و بێن و ئەوانە ئەمە هیچ اتفاقێکیشمان نییە سێ پەرلەمانتارمان لەگەڵ لایەنێکا بێت هیچ ڕێککەوتنی جۆر هاوپەیمانەتی جات لەگەڵ حکیمەرەوە ناڵەمەڵم هیچ ڕێککەوتنێکمان نەبووە و نییە لەگەڵ لایەنێکی سیاسی بین سێ کورسەکەمان بۆی وەزیر و شتمان بەر مابەستمەوەی ئەگەر کۆمەڵژنی بەلایانی تر لەگەڵ پارتی اتفاق بکەن یان لەگەڵ یەکێتی سەرکەوتو نابێ وەزمونەی کوردستان بۆ حکوومەتی زۆرینە بۆ نازان هاوپەیمانەتی زۆرینە باسمان کرد ئەگەر یەک لایەن بە یەکێتی و پارتی براک ئەمانەوە ئیشێکیان کردووە تەبا بن گوێ بە کەس نادەن و هەموو ئەلوشن هەموو ئەخۆن چی هەبێ لە ژێر زەوی و لەسەر زەوی ئەوانە تەباش نەبن دایم دەبێت تۆ ترست هەبێ و کوردستان بفرۆشن تاڵانی کەن بیسووتێنن هەڕاجی کەن هەموو شتێکی لێ بکەن ئامادەن هەموو شتێ بکەن بەرامبەر بە یەک بۆیە جاروبارێ مەمانان ئەکسەریان لێدن کاکە هانیانە دەین لەگەڵ یەکا 150 نەرم بکەن ئێمە ابتلا بووینە بە دوو حزبی سیاسیەوە وانە یعنی ئەگەر دوو حزبی سیاسی بوویان
و خەم و هەمیان ملەت و بجێ خەڵک و موچە و ئەوانە بووە سەرێشەیەکی کەمتر بووین لەبەرەوە بین تەیدیەوە بکەین یان هەمانگوی لەگەڵەوەی لایەنێک بێت زۆرینە پێک بێنێ و باسم کرد کە لەگەڵەوە دانینەوە بەس ئێستا باسی دوو ئیدارەیی دەکرێت ئەگەری هەیە لەوە خۆی سە بەڕێزوتە دوو ئیدارەیە بەس فەرمی نییە بەڵێ ئەگەری وێ کوردستان لە بەردەمەوە دابێ بە فەرمی ببێتە دوو ئیدارە لە چ حاڵەتێکدا مەڕوو دەدا باسم کرد لەوە و حاڵەتەی کە لایەنێک پەنا بووەوە بە فعلەن پەرلەمان کارا کاتۆ بێ لایەنەکەی تر و حکومت پێک بێنێ لەسەر ئەساسی ئەو زۆرینە پەرلەمانیەی کە پەرلەمان کارا ئەکاتەوە ئەم بیرۆکەی کە لە ئیعلام باسەکرێ بەڕاستی منە یەکێتی نە پارتیەمەیان پێ نەوت بە فەرمی باسییان یان نەوتوی هەڵوێستیەوەیە کە پێتان ئەم خزمەت ناکە بۆ موقفی کۆمەڵی دادگەری ئێمە لەگەڵ کاراکردنەوەی یەکتەرەفی پەرلەمان نین و پێکۆ کارایەکەن و کارایکەن و ئێمە بە دەرین لەو هاوکێشێ بەس وەکو حزبێکی سیاسی موقف دەرە بڕم کاتێکە لایەنێک بە تەنها چکە ئەو دۆخە بەرەو دوو ئیدارەی و دابڕانێکی یەکجاری شێ دەڵێن دوو ئیدارەی ڕەنگە چارەسەربیان دەڵێن حەکیم ئێستا بازرگانێک لێرەوە کە چێتە هەولێر نوێ گوبرگ بە یەکێتیش بدا و بە پارتیش بدا بە حکومەت هێرێمیشی بدا وانە ئەوەی کە باسەکرێن ئەم پەرلەمانتارانی کە ئاماژەی پێدەن ئێو کاتە بە ڕەسمی گومرگدانە هەر بە فەرمی گومرگدانن تر ئەگەر داوای جیازشتیشمان لێ نەکەن داواشتی ئەنیمان لێ نەکەن شتەکەەوە دۆخەکە وا قوڵ نەکەنەوە کە هاتوچۆ لە سلێمانی بۆ هەولێر و کۆ بێ بچی بۆ ئێران یان بچی بۆ قورستریشلەوە باش سەبەر بە شێوازی بەشداری کورد ینی ئیکێتی بەجیاڕۆیشت پارتی بەجیاڕۆیشت ئەو سەیلانەکە و توێژیان نەبوو بۆ داهاتوی کورتی چاوەڕێ دەکەیت لە بەغدا و کارنامەکەی عەلی زەیدی مەسەلەی نەوت موچە مافە دەستوریەکانی خەڵک لەگەڵ بەغدا بۆ 4 ساڵی ئایندا بخۆ بە عام ئەحزابی سیاسی لە بەغدا سەیری بەرژەوەندەکانیان ئەەکەن لە سەیری بەرنامەی حکومەت بکەن ئەو حەقیقەت و واقعەکە طبعا کورد بەیەکۆ بێ چاکترە دەستکەوت و باسیشم کرد لایەنەکانی حتا ئۆپۆزیسیۆن ئەگەر لە کوردستان ئۆپۆزیسیۆن بۆ بەغا پێکەوە بوون پۆستیان بەرکەوتۆ ڕاستی باش بەس کاتێکێتی و پارتی بە جیان کاتێک کە بە جیان هەوڵەدەن بۆ خۆیان پۆستەکان بەرەنە یەکەیان یان بۆ ئەو لایەنەی کە لەگەڵیاندایە اتفاقیە لەگەڵیانە سام جارەنەوەی نوێ وەکوونەوەی نوێری نەگردو وەکو هاوپەیمانیەکی نەوەی نوێیەکێتی نیشتیمانی وەریگرتووە هەندێک جاریش کاک حەکێ من وەکو خۆمەیڵێم بۆ ئێمە لەسەر کۆمەڵ نەکرێتە ماڵ ینی تۆ وەکو کوردێ زۆر جار پێت خۆشە لە هەر شوێنە کورد بەیەکۆ بێ وانە ینی پێت خۆش نییە جۆرە لە جیاوازی هەیە جۆرە لە دوورکردن کەوتونا هەیە هەندێک جار پۆست هەیە تۆ مسۆگەرە زانی بۆ نمونەیسە پارتی من پێم وایە مسۆگەرە زانێ ئەم جوڵ و جۆڵی کاک بافڵ و ئەمانە سەر و کۆمار مسۆگەرە بۆ لێ هەموو جارێک مەسەلەن بربەستە خەیتە پێشی هی لە جیایەوەی ئەو بربەستەی کە ئەو بربەستانە و لەمپەرانەی بۆ سەرۆکایەتی کۆماری عێراقدایەنەی بۆی بۆ یەکێتی نەبێ ئێبڕ لەگەڵ یەکێتیان ڕێکەوە شتی تر بەیەکۆ بکەن وانە اتفاقیەتر بکەن تۆش بڵێ ینی دیارە 2-3 جارە دیارە سەرۆک کۆمار چکە کاکەژان لایەنە شیعەکان التزامێکی ئەخلاقیان هەیە لە بەڵێنیان بە ئێران داوە سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ هەموو کۆڵ کەسە زانێ کە ئەزانێ پارتیش ئەمە ئەزانێ کە ئەیزانێ ینی من لە ڕووی ئەوە ناڵێم هەڵێ هێڕشێ بکەمەست ئەڵێم پارتی حەزمە کرد ئەمە بخۆزێتەوە ئەمە بکاتە وەرەقەیەکی خۆی بەڵێ وەرە یەکێتی باشە ئەمە ئاوە وانە هەموو جارێ مەسەلەن سەرۆکی ئێرەمەڵێ بە هەموو کوردەنگی باتێ بەڵام وەزیری خارجە دەبێ بەس لایەنێ خۆی دایبنە یان وەزیرەکان خۆیان دابن باش ئەگەر ئاوای پتەوین پێکەوەین هەمومان پاشە بە هەمومان بەیەکۆ پۆستەکان دابنین دوایی ئەم لایەنانەیش ئەم دە کورسی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تۆ بۆ فەرامۆشیەکەی بۆ کورد بە قووەت وانە ینی مەسەلەن یەکێتی و پارتی بەهاتایە ئێستا یەک وەزارەتریان بەم دە کورسیە وەرگرتایە چی خراپ بوو چی خراپ بوو چی نێکە بوو 5-6 پۆستی خوار وەزارەتیان وەرگرتایە بۆ کورد بەم دە کورسیە یعنی ئەسڵن یەکێتی و پارتیەگەر بەیەکۆ بن
بەم دو کورسی ئۆپۆزیسیۆنیشە ئەتوانن بۆ خۆشیان ئیسفادە لەو دو کورسیە بکەن بۆ خۆشیان ئیسفادە بکەن و پشکی دە کورسیەکەش لە وەزارەت لە چاوەڕێ دەکەی بۆ مەسەلەی مافە دەستوریەکانی خەڵک ئەو ئێمە کێشەی موچە هەر بەردەوامە ئەوە نەوتە ئەو بسی سوتەمەنیە مافە دەستوریەکانە لەم کابینەی زەیدی چی لێ چاوەڕێ دەکەی ئەگەر شەڕی ئەمریکا و عێراق بە نەزەری من ئەمریکا و ئێران بەڵێ ئەمریکا و عێراقیشە خۆی ئەمریکا و عێراقیش لە سێبەرە عێراقیشە بەڵێ ئەمە ڕاوەستێ اتفاقێکی کۆنکریتی بکرێ باشە بۆ کورد علاقەی لەگەڵ ئێران باشترکە ئێران بەو کاتە ینی بە پێی علاقات و ئینی خۆی لەسەر شیعەکان ئەکرێ هەندێک لەوانی کە جەنابەت باست کرد بگەیتە ڕێکەوتن ئەگەر نامن تەسەوەر ناکەم لە اینی کابینەی زەیدی شامادەی 140 جێبەجێکرێت هەر تێدانی لە کارنامە بەڵێ نییە لە کارنامەکە هەر شتی کوردیتیانە باوەڕ ناکەم وانە بەڵام احتیمالە یعنی بتوانن بۆ موچە بتوانن شتێ بکەن سەرەتاکەشی دیارە هەم وەزیر هەم حزبی وەزیرەکە کە عەمار حەکیمە هەڵوێستیان چاکە بۆ موچە و ئەوانە باشە بەس ئێستا سەردانی مەسروور بارزانی هەبوو بۆ بەغدا پێشتری کێتی پێت باشیانی لایەنەکان هەم دەسەڵات و پۆستیۆن لە بەغدا جموجۆڵیان هەبێ ئەو باشەیان جموجۆڵەگە لەسەر مەبنایەکی بەهێز نەبێت لە کوردستانی سوودی نییە ئەی بۆ عێراق سوودی هەیە چکەوە ئەوە یەکێتی بۆ نمونە هاوپەیمانی هەیە ڕانەگەێنراو لەگەڵ حەل بۆ بەرچاو باشە پێکەوە بن بۆ بەرچاو باشە پێکەوە بن ماوسمی ساو کێشەی نوێتە ینی ئێمە مشکلەیەن کاک حەکیم ینی حتاڵەن لە ینی کۆن وتراوە کۆن مەسەڵەن زۆر کۆن وتراوە باسی یەکێ لە مفەسرەکانەکە من ناوی نایەنم چکۆی گەڕام بەڕاستی دەقەکەم نەدۆزیەوە ئەڵێ مەدحی کوردەکە ئاڵێ کورداوە ئازان ئاوان بەڵام ئەڵێ ئەخیرەکەی چییە؟ ولكن يقتلون بعضهم بعضا یەکترە کوژن ینی کورد مەسەلەن یەکێتی پارتی کاکە کۆمەڵ یەکگرتوو هەڵوێست وەکو کورد باسەکەی باشە ئەچێ سازش لەگەڵ لایەنێکە کاکە عیلاقی لەگەڵی باش نییە لایەنێکی شیعە لایەنێکی سونە بەس لەگەڵ کوردەکە ئامادە نییە بیکە ئەمە تەبعێکی خراپی کوردە بەڕاستی کە ئەو زەربەی لێداوە بۆ ێسەر لەبەردەم شیعە و سونە ینی دیارەکە کورد زۆرێ پەرتەوازیەکەی زیاترە باشە مۆسمی ئێستا کێشێکی نوێی لە بەغدا ئارابوونە مالکی و پارتی لەگەڵ هەندێک لایەن لەلایەک یەکێتی لەگەڵ سوودانی و حەلبوسییانە لایەک هاوکێشێکی نوێ ئێستا لە بەغدا لەدایک بووە قۆناغیەوەی تێپەڕاندووە شیعە و سونە و کورد ئێوە بەشێک نین لە واوکێشێ من زۆر ئومێد هەڵ ناچرم لەسەرەوە هاوپەیمانیە ئەزانم چیڵێ ینی ئەزانم ڕانەگەێنراوە بەڵێ ئەزانم مەسەلەن تۆ بۆ نمونە با لە ئەعلام ئەزانی چێن دێشت لە ئەعلام باسەکرێ بەو شێوە نییە بۆ نمونە پارتی و مالکی ڕێککەوتون سەرۆکی پەرلەمانە گۆڕن باش سەرۆکی پەرلەمان لە حزبی هەیە حەلبوسی ئەی دوێنێ کا مەسوول نەچوو بۆ لای حەلبوسی حەلبوسی ئەوم قسەی بە پارتی کرد نەچوو بۆ لای ینی پێکەوە تا عیلاقەی پارتیش لەگەڵ حەلبوسی بەرەو تەطبیع چێ ئەبرە تۆ تەسەوەر مەکە ئێستا بێنە سەر ئەو وەرەقە تەسەوەر ناکەم جا مالکی و شیعەکان شتێک ناکەن عێراق بەرەو چەقبەستووی بچێ چکە ئەوان حکمی عێراق لەین خۆیان نەزانن فەشەلی لەوە زیاتر هەڵوەشانەی عێراق لەوە زیاتر فەشەل وەڵێ گەندەڵیان لەسەر ماڵە بەڵام خۆی لێ پارێز باش کاتمان کەمەوە بە سەبارەت بە کورد و قۆناغی دوای جەنگ هەر چەندە جەنگێکە تەواو نەبوو بڵێن قۆناغی نەشەڕ نەئاشتێ چی باشە بۆ کورد لەم قۆناغە ئەوە مامەڵەکردنی لەگەڵ ئێران لەگەڵ ئەمریکا دوو نوقتاڵێم من ناو ئەمریکا تێنای کەمە سێ یەکەم کورد تا ڕادێ باشی کرد تا ڕادێ نەچوە ناو جەنگەکە باڵە شتێکی چاکی کرد بەش بە ڕێژەیی باشە دووەم ئەگەر یەکێک تاکێک جەمعێک لە ناو کووردا پێی وا بە ئێرانە ڕوخێ نەڕوخا باش بە کاتی خۆی شێرتوان ناڕوخێ وانە مانی وایان زای خامێنی تەخت داوانە ئێران وەک شیعە حکم ناکە ئێران وەک فارس حکومەکە 2000 ساڵە ئەوان ئەزموونی حکومداریان هەیە نییە بڵێ
حسابی هەموو شتێکی کردووە و هەموو تەرتیباتێکی خۆی کردووە. ئێستش اتفاقێ بکرێ ئێران بە سەرکەوتووی لای کەم وەکو زلهێزێکی ئەم ناوچەیە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەردەکەوێت. سێم دەریشکەوت ئەمریکا زۆر این پشبەستن نییە. ئەم وەزات تا ڕادێ زۆر ئەوە بوو چکە پێی وابوو خەڵک پێی وابوو خەڵکێ پێیا بوو پێی وابوو یعنی ئیتر ئەمریکا و ئیسرائیل لەم ناوچەیە بڵێن ماسڕەشە ناوانە. ئەی دۆسی چەکەکانی شە بۆ ئەوەی دروست بوو بۆ کورد و ترامپ دەیگوت کوردزیوێتی بە قورآن منەوە یەک شت ئەڵێم لەوە شتێکی تازەیش ناڵێم هەرەوە ناڵێم شکر نەگەیشتووە بگەیشتایە دەبێت و کوردەکانی ئێران بڕێت تەقەی پێ بکەن دوای ملەتی کوردی ڕۆژ هەڵاتمان باجیەدا وانە با شکر نەگەیشتێت نازام ئایا ئەسڵەن هەیە ئەم چەکە نییە دروست کراوە ئیشێکیان پێێتی هەبووە کێ دزیوێتی کێنەی دزیوە نازام بە کوردڵی ترامپ وێنای کرد پێشتر کردی لە قەزەی ڕۆژاوایە پێ ڕێزی بەرامبەر کورد و تێوانە بە کرێمان گرتوون و شەرمان بۆکەن لێدوانەکانی خۆی دۆناڵد ترامپ بەوەی باشە ئەمریکا دەبێت لەوە بناسی یعنی سەرۆکی پێشتر سەرۆکی داهاتوو یەکەم سەرۆک ئەوەی ئەمریکا ئەو سیاسەتی ئەمریکا ئیتر کورد بۆ خۆی عاقڵ بێ و دووبارە دەست نەکاتە کونی ئەمریکا بگەزرێ بەو کودوا پرسیارشم لە پێوەست بە ئەمریکا وێران چی چاوەڕێ دەکەێت ئێستا باسی لێک تێگەشتێک دەکرێت بەڵام تا ڕێکەوتنی کۆتایی نەکراوە پێ سەرکەوتوو دەبێت چی چاوەڕێ دەکەی وڵای کاک حەکیم من شتێکی این بڵێم شتێکی بڵێ ناوە بازاڕی باشە کە لە بازاری سیارەیە ئیساندێ جۆری سیارە زۆر گران بۆ چێ بۆ ئێران من خوێندنەوەی خۆمایە وەزاکە بەرەو ڕێکەوتن بچێت بەس دائیمەنیش ینی وەک بڵێ سێبەری شەڕ لەسەر ناوچەکە هەیە بەس ینی لەوە پێم وایە ینی ئێرانیش وەک بڵێ زانێت دوجار بەرەو ڕێکەوتنێکە چەند احتیمالە لەسەر شتی ئەمریکا ئیسرائیل ئامانجەکانی بەدینات بۆ 4/6 بۆ 5/6 احتیمالە ئەمریکا ئیسرائیل سەرکەوتوو نەبوو لەم جەنگە جاخوا سەرکەوتوو نەبوو سوپاس دەکەین بەس زەربەیان داوە دوای نەک ڕەخنم لێ زۆربەیان داوە وانە ئابەش خۆی تۆ شەڕە تۆ شەڕە لێتیشە کوژرێ و خاکت وێرانەکرێ و شارت بردومانەکرێ وایە ناخۆت لە هەندێ ڕۆ زەربەی وا لە ئێراندراوە 2 ساڵتر نێتەوە ئۆش خۆی بەس خۆ ئەوانتیان ڕژێمە گۆڕێنەوە تا ڕژێم وەکو خۆیەتی سوپاس دەکەین بڕێز کاک انشاءالله ماوە بەرنامەش پێین باشە دەمێکە بەرنامەمان نەکردە بوو نەداهاتی بۆ بەرنامە سوپاس دەکەین انشاءالله خوای گەورە انشاءالله هیدایەتی هەموو لایەکمان بۆ کاری چاک بۆ کاری باش چی بۆ ئیسلام باشە چی بۆ ملەتەکەمان باشە چی بۆ کۆمەڵی دادگەری باشە و چیش بۆ قیامەتمان باشە خوای گەورە بیخاتە سەر زارمان تاو کاتەی ئێمە وتەبێژین و داوای شەکەم خوای پەروەردگار حەجی حاجیانی ئەم ساڵ قبولکە بە تایبەت کوردان و کوردانی باشووری لای خۆمان زۆر سوپاسانەی خۆی گەورە سەرکەوتوتانکە زۆر سوپاس بۆی بینەرانی بەڕێز زۆر سوپاس باوکاران خواتان